یەکەمیان ئەوەیە مامۆستا من لەگەڵ چەند برادێکە ئیشەکەم نوێژ ناکەن بەپێی ئەوەی کە من تێگەیشت بێتم لە ئیسلام بەپێ کە من قورئانە خوێنمەوە و خی گەورە لە قورئانە باسیەکات باشە کە نوێژ نەکەی چیت بەسەر دێ کە نوێژ نەکەی چاوەڕوانی چی بکەی باش مامۆستا من زۆر کات پیانەڵم بەڵام جاری وایە ئەڵم نوک و خوانە خواستم من ئەو قسە ئەو کاتانی کە شتیان بۆ باس دەکەم یان جاری وایە وەکو پێکەنین جا کاتێک کە ئینسانەکە کە پێکەنی کە قسەی بۆکەم من ئەو ئاەتەم بیرێتەوە لە سورة البقرة صم بكم عمي فهم لا يرجعون ئەوانە کەڕن کوێرن وەکوڵە کەڕن کوێرن لاڵ ناگەڕێنەوە نازم ئەو ئاتیان گرێتەوە یان نا من گونەحبارم لەسەر ئەوە کە زۆر دەمکم لەسەریانە لەسەر قسەکانی جەنابی بدەم برا شرینەکەم لە هیچ شوێنەکە ئاەت و ئەحادیثەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بێنرخ مەکەن یعنی ئەگەر زانیت لە مەجلیسێکە گوێت بۆ ناگیرێت گاڵتە ئەکرێت و ئامۆژگاریەکانت وەکو هیچ سەیرەکرێت تۆ مکەلەف نیت ئامۆژگاریان کەیت تۆ مکەلەف نی ئامۆژگاریان کەیت تۆ زیاتر ئەتوانی یعنی چۆن ئەڵێ ئیمامی عومەرە فەرمێت داوای خەڵک بکەن بە ئەخلاقتان بە هەڵسوکەوتت زیاتر سەرسامیان کە بە دەست پاکیەکەت بە دەم پاکیەکەت بە ئەمانەتی ئەو شوێنت پارێزگاریت لە حەڵاڵ و حرامەکانت کە ئەو دینە بۆتی دیاری کردەوە ئیسلامە بۆتی دیاری کردووە تۆ زیاتر ئەتوانی بەوە داوایان بکەی نەک بە قسە بۆیە شەراکەتیشت لەگەڵ ئەو کەسانەیە تۆ مادام پشکی خۆت جیاوازە بەشی خۆت جیاوازە ئەوانش بەشی خۆیان جیاوازە و ناتوانن دزید لێ بکەن ئیشەکەت لە ڕووی شەرعەوە مەشروعە تۆ تیجارەت لەگەڵ هەر کەسێکا بکەی بەس ئەو کەسە محارب نەبێت ئەگەر ئەو کەسە محارب بێت دژ بە ئیسلام بێ طبعاً ئەوانە کافرن باشە بەڵام کافری محارب نابێت بە هیچ شێوازێ شەراکەتی لەگەڵا بکەیت نابێت ئەگە ئەزانی ئەو کەسانە محاربن گاڵتە بە ئاەت و بە حەدیث و بە پێغەمبەرەکەن صلی الله عليه وسلم تۆ نابێت لەگەڵیانە تیجارەت بکەیت و تێکەڵبی لەگەڵیانە ئەمما کەسانێکن هەر بۆ خۆیان نوێژ ناکەن بەڵام تۆ تیجارەت کەوتۆتە لایەنەوە تیجارەتیان لەگەڵا ئەکەی ئەمە شتەکەت ئاسایی و ئەشتانی بە ئەخلاق و بە حەڵاڵخۆری خۆت سەرسامیان کەیت و داوایان کەیت والله الحەمدولillah بانی نەک هەر بەخسەکردن بە هەموو ڕێگەیەک ئیتر هەوڵ خۆمە دێم بەس دیارەتر نازانم شەیتان زۆر زاڵە بەسەریانە خۆی گەورە هیدایەتیاندا قوربانگیان ئینەکە لا تەحدی من ئەحبەبتە ئەگەر بە حەزی ئێمە بۆیە حەزمانەکرد هەموو خەڵک خۆی گەورە هیدایەتیانی بایە بەڵامی تر خۆی گەورەش بەهەشت و جەهەنەمی داناوە ئەبێ هەردووکیشی پڕ بێت